جارست مكة سرقة أمريكاتنا أم ظفران سوني ملبندي سوران سرقة أنظام داني أو بروجين كبناء بروجين هوشاري بجداري كردنا دار بروجيام خل السيمينار سرشي دبينيت واك السيمينار كانش بس نامشان جواز ولا لانسي برزو بيشكش دكرين نامشان كمان بريتيا لام جرينجي خو بيجان دني كاديران دومينيشان السيمينار دومينيشان بريتيا لام پێویستی ئۆرگانەکان بە کادیری هۆشار سیمیناری سێمیشان بریتیە لە پێویستی و ضرورەتی بەشداربوون لە پرۆسە سیاسیەکاندا دارە بە هەر سێ نامنیشان خزمەت بێک ئامانز دەکات جدواکان هەر ئەوەیە کە پێویستە ئەندامانمان کادیرانمان بۆ لەمەوەی دوام حەماسەترانە زیاتر گەرمگوڕانەتر بەرپرسیارانەتر بێنە مەیدان و قوڵی هەڵماڵن و بۆی بتوانن زیاتر لە جێوبەجۆرەکان لە جمگە جیاوازەکاندا حضور و بەشداریی کاریان هەبێت چونکە بێگومان پێچوانی بەشداریکردن غایبوونیش واتە سستی و سادی نماندنە بەرامبەر بەو ئەرکێکە لەسەر ئەستۆی ئەو ئەندام و کاریرانەدایە کە بێگومان ئەمەش دوادار کاریگەرێکی نێگەتیڤ دەکاتە سەر ئەو خودی ئۆرگانێک کە تێدا کار دەکات بۆ ئێمە مەبەستمان وەکو مەکتەبە ڕێنەوە پێگانی کادیران ئەندامانمان کادیرانمان بۆ لەمەوە دوام زیاتر بەشدار بن زیاتر حضوریان هەبێت وجودیان هەبێت لەو کار جیاوازانەی کە ئەوان تێدا بەرپرسیارن. زۆر سپاس بۆ خۆی گەورە کە ئەمڕۆ توانمان بەشدار بین لە خورێشی پێگەاندنی کادیران کە مەکتەبی ڕاهێنان و پێگەانی کادیران کردبیەوە زۆر سپاسن ئەەکەین کە ئەمڕۆ هاتبوون بەڕاستی ئەم زۆرە خولانە خولی زۆر گرنگن زەرورن و لێرەوە داوایان یەکەم کە ئەم مەکتەبە بتوانێت زیاتر و چاتر خولەکان چەتر بکاتەوە بۆ پێگەاندنی کادیران و داواش لە تەواوی بڵێن سەرکردایەتی حیزب ئەەکەم کە پژیری ئەو مەکتەبە بکەن بۆ بەڕۆ پێشبردننی کار و تەلاشەکانیان چونکە ئەم زۆرە خولانە خۆلی گرنگن خۆلی بەمانان کە کادیر پێگەنی کەسانی پێگەنی کە ئەم کەسانە ئەبنە بەڕێوەبەری کاری حیزبی لە سنووری ماڵبەندەکانیان بۆ ئەم دەستخۆشیان یەکەم و سوپاسان یەکەم و سوپاسی ئامادەباش ئەەکەم کە ئەمڕۆ دخبێشی باش لە کادیران بەشدار بووینە. بنای خۆی گەورە میێرەبان سەرەتا دەستخۆشی لە برایانی مەکتەبی ڕاهێنان و پێگەاندنی کادیرانی کۆمەڵی دادگەری دەکەم کە ئەجێتان شێشە لە سۆران هەستان بە کردنەوەی ئەو سێ مەحازەڕەی ئەوڕۆ بۆ ڕاهێنان و پێگەاندنی کادیران بەڕاستی ئێمە وەکو کادیرانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری کۆمەڵی دادگەری لە سنووری قەزای سۆران بەگەرم و گوڕیەوە بە پیلیان وهاتین و هیوادارین لە داهاتوودا لێبڕاوانە و دڵسۆزانە ئیش بکەین بۆ سەرخستنی ئەو پرۆژە ئیسلامی کۆمەڵی دادگەری. ئێمە وەکو خوشکان بەشداریمان کرد لە خولی پێگەاندنی کادیران و دەستخۆشی لە مەکتەبی ڕاهێنان و پێگەاندن دەکەین. بەڕاستی لەم زۆرە خوڵانە زۆر باشە بۆ خەڵکی وە بە ڕادەیەکی زۆر لە ئەندامان تا ڕادەیەکی زۆر پێشکەوتووە بوو و جێگای شانازی ئێمە بەڵێن دەدەینە سەر ڕێبازەکەمان ڕێبارێکی کۆمەڵی دادگەری بەردەوام بین ئینشاءالله. سەرەتا زۆر بەخێراتنی کەناڵەکەتان ئەەکەم زۆر سپاسی مامۆستاکان ئەەکەم بۆ ڕێخستنی ئەم خولە بۆ پێگەاندنی مەکتەبی ڕاهێنان و پێگەاندنی کادیران. بەڕاستی ئەم خولانە زۆر پێویستن بۆ پێگەاندنی کادیران. زۆر سپاسیان ئەەکەم هیوای بەردەوامیان بۆ ئەخوازم ئینشاءالله خوای گەورە پاداشتی بەخێری هەموو لایەک بداتەوە. کادیرێکی کۆمەڵەکان بێنە سوورمان بەندسان بەژاوکن لە خولی مەکتەبی ڕاهێنان و پێگەاندنی کادیرانی کۆمەڵ لە سنووری مەڵبەندی سۆران. دەستخۆشیش بۆ ئەو مەکتەبە کە بۆکردنەوەی ئەو جۆرە خولانە بەڕاستی ئیسیفادێکی زۆری هەیە بۆ هۆشارکردنەوەی ئەندامانمان لەو جۆرە بابەتانە. ئەم ئیسیفادێکی زۆرمان کردووە لەو خولەدا و کارین ئەو خولانە بەردەوام بن. دەستخۆشیمان هەیە لەو مەکتەب.